ڕۆڵی شەرەف لە پەروەردەکردنی منداڵدا کامیشە ئەم توێژینەوانە گرنگی و تایبەتمەندی خۆیە و هەمیشەش باسمان کردووە کوردەکانمان لە هەر شوێنێک بن لە هەر ناوچەیە بن لە هەر وڵاتێکی جیاوازتر بن بەردەوام هەوڵەکانیان نەخەنە کار بۆی کە بتوانن کار لەسەر پەروەردەکردنی منداڵ وەربگرن. ئێمەش لەم تیکەرەوە دەست پێکەین کە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیزمان لایە کەویش کاک ڕێباس ئەحمەدا ماستەر لە یەکسانی و پێکەوژیان کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ میوانە. زۆر بەخێر بێ کاک ڕێباس، بەیانیت باش. باسی ئەو تیکەرە بکەین و ئەم توێژینەوەش لەسەری کە باسی ڕۆڵی شەرەف لە پەروەردەکردنی منداڵ ئەم مەبەست چییە لەمە؟ لەگومانە مەچێکە لەو توێژینەوانی کەم من بڵێ لەو توێژینەوەی کەم پێشکەشی زانکۆم کرد وەکو بەشێک لە خوێندنی ماستەر لەو زانکۆی کە من خوێندومە و بە هەڵبژاردننی بابەتەکەش ئەڵبەت چەند هۆکارێکی لەوەی کە من ڕۆڵی شەرەف لە پەروەردەکردنی مناڵای کوردانی نەرویج خۆی بۆ خۆی سێ بابەتە هەم شەرەف هەم پەروەردەی مناڵ هەم کوردانی نەرویج یعنی ئەو سێ بابەتی جیاوازە تۆ باس کاتێ باسی کوردانی نەرویجەکە باسی تێکەڵاوی ئەەکەی تا چەند تێکەڵاوە بن بە سێ بابەتەکە چێتوانی مەسم وەکو ئەمە شەرەف بۆ خۆی بابەتێکی قوڵە پەروەردەی مناڵیش بۆ خۆی بابەتێکی هەم قوڵە ینی فراوانە تۆ توانی قسەی لەسەر بکەی کە هەڵبژاردننی کوردانی نەرویجیش بۆ خۆی هەم بابەتێکە جێگەی قسەیە بۆچی کوردە بەسرێتەوە بە شەرەفەوە. ئێستا هەمووی لە یەک تیکەر جەنابەت بۆ بەڵام باش سێ بەشی جیاوازم کۆ کردوێتەوە لە ناو توێژینەوە بەڵێ کە ڕەنگە بڵێم ئەتوانم یەکەم هەنگاو بێت کە تاس توێژینیوان نەکراوە ئەو سیانە کۆ کاتەوە و بۆچی من بابەتی شەرەف و کوردم بەستۆتەوە بەیەکەوە زۆر جارە کە لە کوردستان ژیاوی نیای کاژین بەردەوام گوێت لە وشەی شەرەفە بێ زۆر جار بە ڕووداوی نەخوازراوە بەسرێتەوە کە بەداخەوە و ئەمە تەسیری لەسەر ژیانی هەرێکە لە ئێمە جا کە چیشن ئەوروپا ئەگە کاتێ دراسە ئەەکەی دراسی ئەدەبیاتەکەی دراسی کۆمەلگا و کللتورەکانەکەی ئەگەر بتێ لە شەرەف شتێ سزانەی لە شەرەف وەرگری ناوی کوردت بەرچاوەکەی بەداخەوە یعنی کە ئەبینی بەوەی هەندێک ڕووداوە کە لە ساڵی سەرەتای 2000ەکانەوە ڕوویاوە کە کورد بە جۆرە جۆرەکان تێوە گلاوە لە ڕووداوی توندوتیژی بە تایبەتی بەداخەوە کە گەشتە کوشتن چەند حاڵەتێک لە ئەوروپا ڕوویاوە هەم لە یەکەم حاڵەتیان کە زۆر زۆر دەنگدانەوەی هەبوو کوشتنی فادیمە شاهیندا بوو کە دوای ڕۆڵی میدیا و کۆمەڵێک سیاست و کۆمەڵ شتێکە بوو کە کورد زۆر زەخ کرایە لەنا ئەو حادیسەیە و پاشان لە بەریتانیا چەند کەسێکی کە هەمووی کە وەکو کورد زەخ کرایەوە ئەماناوێنێک کە ناو بەس کورد ئەم حاڵەتە هەیە بەس کوردیژێکێکە لەو نتوانی کە مەسەلەی شەرەفە بەسێت بە توندوتیژیە بە تایبەتی توندوتیژی دژی ژنان یا کچان ئەو حاڵەتی کە جای کردوێتەوە توندوتیژی حاڵەتانی کە کورد زیاترە بەسێت و توندوتیژیە دژی مناڵی خۆت لەسەر شەرەف ڕەنگە کوشتنی ژن بەعام ئەگەر پیاوێک ژنەکەی بکوشێت جیاوازە لەوەی ئاخێزانێک مناڵەکەی خۆی بکوشێ هەردووچیان کوشتن بەداخەوە بەڵام ئەوەی کە مناڵی خۆت بکوژی لە ئەوروپا کادانەوەکەی زۆر گەورەتر لەوەی کە تۆ حاڵەتێکی بەراوردێکی بە حاڵەتەکەی تر و من کاتێک دراسەم حاڵەتم کرد ناوی کوردم زۆر بینی من هەوڵما بزانم ئایا ئەگەر جاران واو بە ئێستا خۆشببختانە لە حاڵەتەکان لە کوشتن نەماوە توندوتیژی زیاتر لە مەسلەی شەرەف لە ئەوروپا زیاتر مەسلەی کۆنتترۆلکردنی مناڵە یان بە زۆر بەشودانە یان کۆمەڵە شتێک کە زیاتر کچی ژەگرێتەوە وە کوردی ژێکێک بۆ لەو نەتەوانی کە ناوی بەرچاوەکەیە لەنا ئەو راپۆرت و ئەو توێژینەوانی کە هەیە. جا کاک ڕێباس بە حکمی ئەو بەدوادارە چوونانەیە کە ئەنجامەداوە بۆ ئەوەی کە توێژنەوە کەت بکەی ئەو فەرق و جیاوازیە کە لە بینی پەروەردەی کورد هەیە بە تایبەت کوردێکە لە نەرویج بێت یا لە تاراوگەیا بژی لەگەڵ خودی نەرویجیەکە تۆ لە چیە ئەیبینیت؟ بێگومان بۆی وەڵام پرسیارە بینەوە ئەبێت تۆزێک بچی ناو تۆزێک بابەتەکە تۆزە فراوانە قوڵتریکەینەوە تۆ کە کوردێکە چێتە ئەوێ زۆر جار ڕوبەروی کولتورێکی کە ئەبێتەوە لە کولتورێکەوە چێتە کولتورێکی کە زۆر جیاوازن جا تۆ گەر بتێ بگۆڕی خێرابی بە کولتورێکی ئەوروپی ئەمە ئاسان نییە حەزت لە بەشێکیشی ڕاکەی ئەوەی پەیوەندی بە تایبەت بە پەروەردەی مناڵەوە بێ بێگومانجا تۆ ئەچیتە ئەوێ بەشێک یاڵە بگۆڕێ بەشێک یاڵە مەگۆڕێ لە تیاتە ئەو بەشی کە لێرەوە ئەیبێ لەگەڵ خۆتا ئەڵێ نەخێر مەگۆڕێ کولتورە جوانەکەی خۆون مەکە کە سوکار پێ دەڵێن لێرەوە ینی تۆ بەردامژێ ئەم زەختای لێش کللتورێکی کە هەیە سیستەمێک هەیە حکوومەتەکەی پەروەردەی هەر شتێکی پێ دەڵێ کە تۆ بێ بگۆڕی
تۆ واز لە هەندێک شت بینی بە تایبەتی ئەوەی ئازادی مناڵەکانت قۆڕخکەیت بە بیانووی جیاوازەوە چکە لێ هەموو تاچێک بۆ نمونە مافیەوەی کە ئازاد بێت زۆر جار هەڵبژاردننی خۆشت هەڵبژێرێ بۆ ژیانی خۆی بەس لێرە ئەوە نیە لێرە تۆ جیاوازە کللتورەکەت کللتورێکی چۆنە خێزانی گەورەیە بنەماڵی ینی ئەوە بڕیار ئەیە لەوێ کللتورەکە زیاتر پشت بە تاک ئەبەسێ ئەوکە پێڵە ئیندیڤیدۆلیان تاگەرایی هەر کەسەوە بۆ خۆی تاچێکە سەر بە خۆیە حکومەت وەک باوکی هەمووی ئاگای لە هەموویەتی ئەو علاقانە ڕێکخا بەڵام لێرە بەڵێن زۆر باشە کاکڕێباز زۆر کات لە توێژینەوەکانە کە ئەنجام ئەدرێ لایانی ئەرێنی و نەرێنیشی تایە ینی تۆ کەم و کوڕیەکان باسەکەیت هۆکارەکەی باسەکەی لە چیەوە ئەمە هاتووە و دوایەوە سەرچاوەکەی بۆ چیە گەڕێتەوە و لە بۆچوون و لە چەندین سەرچاوەشۆ زانیاری وەرەگرێت هەندێک جاریش ئەگەر تۆ توێژینەوەی لەسەر تاچی کورد کردبێتت بە تایبەتی هەندێک لایانی جوانتریش هەیە لەوانە لە توێژینەوەکە لایەنە ئەرێنەکانی ئەمە کەسانێکی کۆمەڵایەتین ئەمە کەسانێکی تێکەڵین ئەمە کەسانێکی تاک بیرکردنەوەمان نییە ئێمە کەسانێکی ڕاستە باسی شەرەفەکەین بەڵام پێویستمان بۆیە کە هەمیشە لە ناویەکە شتێک هەیە کە نەریتی ئێمە پارێزگاری لێ بکەین بەڵام ئەمە لایەنە خراپەکانیشێتی کە بە شێوازێکی خراپ بەکارەهێنرێ بۆ نمونە تا چەند تەکنەلۆژیا کاریگەری هەبوو لەسەرم بابەتە تا چەند بەرکەوتنمانە بۆ بە خێرایی بەرەم شتا کەوتووە و کوڕکچەکانمان تووشیم حاڵەتە بوون تا چەند ئەمانە لە ناو توێژینەوەکەی توای ڕێکدانەوەی هەبوو بێگومانێکێک لەو ئەو بەشێکە من لێ خوێن بەشی یەکسانی پێکەوە ژیانەوە قسەکردی من لەسەر شەرەف بەمانایانی ئەگەر باسی باش و خراپە بکەین ئایا کورد خراپە یا چاکەیان کورد تاوانبارکەین بەس هەر نەتەوەیەکە ئیشەکە لەسەر ئیش من و خۆم کوردێک کردومە وەکو هەمە کوردێک چۆ زۆربیانی کە کراون زیاتر لە ڕوانگەیشی ئەوروپیە کراون توێژینەوەکان و زۆر بەشێکی زۆرشان لایەن ژنەوە کراون من وەکو پیاوێک وەکو کوردێک کردومە هەوڵما ئەو شتە زەقانە ئەو شتانی کە زۆر زەقە لەسەر شەرەف و نەتەوە لەسەر کورد و ئەوانی کە ئەوروپینی نائەوروپیەکان چۆن بتوانی هاوسەنگی کەیتەوە بۆی کە ئەڵبەت کۆمەڵێک هۆکاری تر هەیە کەەوە ئاکان نەتەوەیەک بە جیاواز بێن نەتەوەیەکی تر پەیوەندی زۆرجار باش و خراپەوە نییە پەیوەندی بە پێکهاتەی سروشتی ئەو کۆمەلگایەوە هەیە بڕیارەیە کە چۆن بێ یعنی ئەوە کە تۆڵی بێگومان جوانی و ناشیرینی ئەوانە هەیە لە ناو هەموو کۆمەلگایەکە گەرچی ئەم شانەش خۆیان ڕێژەین چی جوانە چی ناشیرینە بە پێی مەزاجی کەسەکان و کۆمەلگاکان و بەپی ئەو سروشتەی کە هەیە ناو کۆمەلگاکانە بڵێ سروشتی پێوە گرتووە ئەوە بڕیارەیە چی جوانە و چی ناشیرین جا من هەوڵما لە جوانی و ناشیرینی دوورکەومەوە بەڵکو بتوانم شیکەمەوە کە بتوانین بزانین هەموو کۆمەلگایەک کۆمەڵک هۆکاریە کەوا کە ئەم شتە بەم جۆرە بێ ئەوکان واکە ئەم شتە بەم جۆرە بێ یعنی ئەوەی تەکنەلۆژیا ئەو شتانی کە باسێکی بێگومان هەمووی کاریگەری هەیە و ئێستا ئەگەر باسی تەکنەلۆژیا بکەیت تەکنەلۆژیا یەک تەکنۆلۆژیا بەرهەمێکی بڵێ ئەوروپیە لەگەڵ خۆشیە کللتورە هێنێ یعنی سەنها مۆبایلت بۆ ناهێنێ کاتە تو ئۆکەی لەسەر مۆبایلەکەتەکەی ئۆکەی لەسەر هەموو کللتوری ئەوروپی کردووە بە بێوی بتیان نەتەویان بتاوارە چۆن بڵێن من نامەیە هەندێک شتی ئەوروپیە نامێت کە ئۆکەی لەسەر مۆبایلەکە کرد ئۆکەی لەسەر هەموو کللتوری پشتی مۆبایلەکە کردووە کەیەتە ئێرە تووشی ئەو بەریەکەوتنە ئەبێت لەگەڵ کللتوریی کە چۆن بڵێ کللتورێکی جەماعی یان کللتورێکی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان تیا بەهێزە لێرە کەسەکان پشت و پەنای یەکترن لێ بەس حکومت پشت و پەناتە لێ حکومت بەهێزە لێرە حکومت بەڵێ بە شێوکی گشتی لەو شوێنانی دەسەڵات لاوازە خەڵک پشت و پەنای یەکترە بەڵام لێ دەسەڵات هەمووی کۆ کردوێتەوە یعنی جیاوازەکان لێوێت باشی و خراپەکان لێوێت نەگەوەی کە سامەگە هەندێک شتی کوردی سیرکەین شتی جوانی زۆرتایە بەڵام کاتی بەراودیکەین بە ئەوروپا ئەو کاتە لە خۆتەوە تۆزێک چۆنە تەقەتەقی تێکەوەڵی شتەکانی من خراپکار لەسەر هاوسەنگی و پێکۆژیانەکەی کامە بۆ مرۆڤایەتی لەوانەیە لە هەر جێیشی ئەم زەویە دابنیشی یەکسانی هەر یەکسانیە بۆی کە من جیاواز نەبم لەگەڵ تۆیە بۆی کە مافەکانی من چۆنە تۆژە و مافانت هەبێ و هەموو ئەنجامدانی توێژینەوەک دواترە بێ سوودی هەبێت بۆی کۆمەڵی خاڵ بەچێ بێڵە کۆمەڵە فیدباکی هەبێ فیدباکی توێژینەوەکەی تۆ تا چەند ڕەنگی ئایەوە تا چەند پرسیاری دروست کرد تەمان توێژینەکە من زۆر تازە هێشتا بڵێ تازە تاوام کردەوە هەفتەی پێشووتر بوو من تاوام کردووە ئەو ئەتوانمە ئەو خاڵانی کە من دۆزیمەوە کە ئامانجیش بە توێژینەکە ئەو بکەم بتوانین خزمەتێکی هەم کۆمەلگای نەرویجی بکەیت تێگەشتێکی کەبی بە کۆمەلگای نەرویجی لەبارەی شەرەف و نەتەوە نائەوروپیەکان یان نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵ بتوانی لەو ڕوانگەی کە ئەوروپیەکێتی بۆ شەرەف
بتوانین چۆن لە مەسلەی شەرەفێکی مەسلەی شەرەف لە کوردستانە تێبگەین بۆ بتوانین هەم هاوکاری تێگەشتێکی فراوانتر بین بەڵێ کە ئەکرێ لە گۆشەنیگایەکی کەشەوە سەیری شەرەف بکەین یعنی سێکی ئێستا زۆر جار خوێندنەوەشەی لە کوردستان بۆ شەرەف بەڵام زۆر جار ئاراستەکان یەک ئاراستن یعنی تۆ بتوانی ئاراستێکی جیاواز دروستکەی ئەمە زۆر گرنگە من هەست دەکەم توانیمە لەوێ کە ئاراستێکی جیاواز مەفهومێکی جیاواز بن بە شەرەف لە تێگەشتن لە شەرەف لە ئەوروپا بۆ نمونە پێشتر لە نەریجا بیر نەکرابوو یعنی من گەشتمەوەی کە لەوێژ وشەی شەرەف هەیە زۆر جار بەڵام ئاستی وڵات هەیە لە ئاستی خێزانان نییە ساگەر ئافرەتێک زەواج بکە لەگەڵ لێشێکا کە خیانەتی لە وڵات کرد بێ خەڵک پێ خۆش نییە حەزەکات سزای بە یعنی جۆرە لە جۆرەکان ئەمە لە ئاستی گەورە چکە دەوڵەت بەهێزە بەس لێرە چکە خێزان بەهێزە خێزان بڕیارەکەیە اینجا ئەو شتانی کە یەکێڵانی کە پێی گەشتم ئەوەیە کە کوردەکان زۆر بە ئاسانی ئەگۆڕێن ینی مەجای گۆڕانیان تایە لە خۆ گونجاندن لە زۆر بواری ژیانە بەس بوارێکە تیا زۆر ناگۆڕێن پێیان قوڵ ناکرێت مەسەلی ئازادی بە کچ یعنی ئەوەی کە کچ ئەختیاری زۆرتر بیان بەگەشتی مناڵ بەڵام کچ تایبەتێ بۆ خۆشت ماستەرەکەت لە یەکسانی و پێکەوە ژیان هەیە ئێستا لا دوایە ڕێگە چارە چێ بۆی کە کەسێک لەوێژیە بتوانێت ئەوەی کە جوانی ئەو وڵاتەیە وەری بگرێت ئێستا بە ئەوەی کە مافی ئازادی با بە مناڵەکانی بە کوڕ و بە کچەوە باڵبەت بە ئەو چوارچەوەی سنوورەی کە خۆی دایناوە لەوێ بێگومان خۆی ئەگەر بتێعنی بۆی گرنگ ئەو خێزانانی کاچنەوێ تێبگەن کە سیستەمەکە ئەوە چۆن ئەمە زۆر گرنگە چۆن تێبگەی کە ئەوێ جیاوازە لێرە لەوێ کە تۆ ئەکرێتەوە خۆت لەگەڵ سیستەمەکە ئەگونجێنی مانایەوەنی تۆ زەر دەکەیت چکۆ کاتە حکوومەت پشت و پەناتە بێ بۆ چوونێکی کە هەیە بۆ تاک کەسێکی کە بڵێ پشتگیری دەکات بەڵام لێرە جیاوازە لەوەی کە تۆ ئەوەی کە پشت و پەناتە کە سوکارەکەتە بۆی بە جوانەکەی بەس لەوێ حکوومەتەکەیە جاوی واکە ئینسان زۆر بگۆڕیان نەگۆڕێ زۆر جارێت تا چەند تۆ وەکوتم لە سیستەمەکە ئەزانی ئەمەش زۆر جار هۆکاری زمان زۆر گرنگە بۆ تۆ لە سیستەمی ئەو وڵاتە بزانانی بەداخەوە بەشێکی زۆری ئەو پەنابەرانی کە ئەڕۆن لە کوردستان ئەڕۆن کێشەی زمانیان هەیە زمان لە چوارچێوەیەکی زۆر کەمە زمانی ئەو وڵاتانە ئەزانن ئەمە ژواکات زۆر شت تێنەگەی بەردەوام بترسی سا بە تایبەتی ترسێکی زۆر گەورەیە لە ئەوروپا ئەوانە لە مناڵ پارێزی ئەوێ ئەوەی کە مافی مناڵ یان پێیان وایە تەنها مناڵ ئەفرێنن چکە ئەمە بەهۆی نەشارەزایی لە زمان و لە کللتور و لە تێگەشتنی سیستەمی ئەو وڵاتە سێرەکی زۆر حەزەرەکەن هەوڵێن زۆر شت یعنی بشارنەوە بۆ جۆرە نەبێت کە سیستەمی ئەوێ داوایەکە لانەیە ئێستا کۆتایی گفتگۆکەمان بابم پرسیارەوە بە زۆرێک لە بینەرانی ئێمە کاتێککە وتوێژەکە و گفتگۆکە ئێمەوە هەیە لەگەڵ ئەوەی دەستخۆشی لە جەنابەت ئەکەن هەندێک کەس لانەیە ئەم بابەتە بڵێ ئێمە شتی زۆر جوانمان هەیە لەسەر پەروەردەی مناڵ و لەسەر ئەم بابەتانە بۆ تۆ هاتووی دەست خستۆتە سەر خاڵێکە ئەگەر وروژاندنی لە چای وڵاتانی دیکەوە لانێ کورد ناشرین بکە پێم خۆشە بەڕێزە وڵامی ئەم پرسیارەش بێتەوە پرسیارەکە جوانە بەس وەکوت من هەوڵما ئەم مەوزوع کاڵکەمەوە نەکزەکەمەوە من نهاتم بەڵام کورد بڵێ تاوانبارە بە مەوزوعی شەرەف نه هاتم ئەڵم کە لەناو کۆمەڵێک لەنەوە کەسێکی نەرویجی لەوێ شتەکەی جەناب ڕوونە مەبەستم بۆ کەسێکی کوردە لێرە بۆ کەسێکی کوردی جانی من هاتووم بە جۆرێک لە جۆرەکان ئەو نەزرە زەقی کە هەیە بەرامبەر ڕەنگە کورد بەرامبەر پەنابەرێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاڵیکەمەوە بڵێم کە ئەوان ژەرۆک و ئێوان هیچ فەرقی نییە بەس ئەوان ژینگێکی کەیان هەیە جیاوازترە کۆمەڵە شتێوە ئاکات کە ئەوان بۆ جۆرە تەسەروفکەن کۆمەڵە ئەساسیاتی کێکە لە ئەوروپا ئاکات کە لەوێ ئەوان تەسەروفکەن بۆ من لە کۆمەلگایکی پیشەسازیە جیاوازە لە کۆمەلگایکی پشتوکاڵیە کۆمەلگایکی پیشەسازی هەم نێر هەم ژن هەم پیاوە توانن وەکوێک دەخلیان هەبێ حکومەت بە من هەمە مافیانێتێ بەس لێرە جیاوازە ئەم پەیامەی تۆ وەکو پرسیارێک کە من مابوو تا چەند نەبێتە ئەوەی کە وەڵامدانەوەیەک بێ بۆ ئەو نەرویژیانیان بە ئەوروپیەکان بەگشتی کە ئێمەی کورد ئەم شتەمان بە ڕەشببینی وەرنەگرتووە کە ئێمە وەکوی ئێوە هەڵسوکەوت ناکەین ئێمەش دەتوانین وەکوی ئەو کەسانی ئاسایی بین و بەڵام ئەمە نەریتێک بووە کە کۆمەڵی هۆکار لە پشتی من لە توێژینەکەم باسی چۆن باسی ئەو لایەنانم کردووە کە کورد تیا باس کراوە باسی ئەوە نشم کردووە کە ئەو هەوڵانە هەن ئەو چالاکیانەی کە چەنە ئەگەر چەند کوردێک لە چەند حاڵەتێک تێوە گلابێت بڵێ چەندها کوردمان هەیە کە دژی ئەم شتەیە کە چەندها جار خۆشکاندانەکەن دژی ئەم شتانە لەگەڵ مافی مرۆڤان لەگەڵ مافی ژنانان یعنی لەگەڵ زەخکردنەوەی ئەو مەوزوعیانی
بۆیە من ئیشم لەسەر ئەوەش کردووە کە کورد بە هەمان ئەو کورد ناتوانین لە ڕێی میدیاوە میدیاکان کە زەقیەکەن زۆر جار یەکسەر ڕوودا ڕایە ئەڵەن کورد یان کوردێکی پێوەلیچێنیان ئەڵەن پەنابەرانیان ئەڵەن کولتورێکی تر وەکوایە لە ناو کولتورەکانی کا لە ناو نەرویجیەکە شت نەبێت تاوان نەبێت کوشتن بە هیوای سەرکەوتنی بەڕێز